بەڵێ سلااوان لێبێ دیارە دوێنێ علا ئەحمەد جبوری وەزیری بازرگانی عراق سەردانی کەرکوچی کردووە لەگەڵ ڕاکان جبوری پارێزگاری بە وەکالەتدا کۆبەوە لە کۆبنەوەکەدا باز لە پارەی گەنمی جوتیاران کراوە. دیارە پێشتر جوتیارانی کەرکوک بە شێوەیەکی گشتی کێشەی پاریان هەبوو چەندین جار لە ماوەی ڕابردوشدا بەرهەمەکانیان دابوو بە سایلۆکانی کەرکوک بەڵام پارەکانیان بۆ نەگەڕابەوە لە بەرامبەردا دوێنێ علا جبوری باسی لەوە کرد کە لە 150 پارەی گەنمی جوتیارانیان ڕەوانەی بانکەکانی کەرکوک کردووەوە لە هەفتەی داهاتووشدا بڕی 261 ملیار دینار ڕەوانەی کەرکوک ئەکەن و بە مەرحەلا بە تەواوەتی ئەو پارەی بەسەر جوتیاراندا دابەشەکەن. دیارە باسی لەوەش کرد کە لە سنووری پارێزگاکانی کەرکوک مووسڵ و تکریت ئەم کێشەیە هەیە بۆ پێی کە ئەوان لە مانگی چواردا دەست بە دروێنەی بەرهەمەکانیان دەکەن تاوەکەوەی کە بەرهەمەکانیان ڕادستی سایلۆ دەکەن و ڕێکاری وەرگرتنی پارەی بۆ ئەنجامەدەن خشتەکە زۆری ئەوێت تاوەکەوان پارەکەی بۆ سەرف بکەن و باسی لەوەش کردووە لە ئەگەری جێبەجێکردنی خڵی پەسەندکردنی بودجە لە ساڵی 2021 بە تەواوەتی بڕی ئەو پارەی کە جوتیاران لای وەزارەتی بازرگانی عراق لەم ساڵدا بە تەواوەتی بەسەر جوتیاران دادابەشی دەکەن. بەڵێ سۆران سپاس.